دانین فضلی صلواتدان چییە براکانم؟ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت هەر کەسێکی یەک جار صلوات لەسەر من بدات، یەک جار بڵێ اللهم صل على محمد، یعنی خوای پەروەردگار ڕەحمەت و بەرەکەت بڕێژە بەسەر پێغەمبەرەکەتدا، ئەوە خوای گەورە 10 جار صلواتی بەسەردا دەدات، 10 جار ڕەحمەت و بەرەکەتی خوا بەسەرتدا دەڕژێت، 10 جار ڕەحمەت و بەرەکەتی خوا بەسەرتدا دەڕژێت. ئەمە فەضلی یەکەم. وحط عنه 10 سيئات، خوای پەروەردگار 10 لە گوناهەکانت ڕەش دەکاتەوە. هەمومان گوناهمان هەیە، کاتێک کە دەڵێ اللهم صل على محمد ئەوە 10 گوناهت ڕۆیشت، بیکە 2 دەبێتە 20 گوناهت ڕۆیشت، بیکە 3 جار صلوات 30 گوناهت ڕۆیشت. هەر یەکێکیش لە ئێمە ڕۆژانە کە سجلێکدا بنێت ئەمڕۆ دەبێت چەند تاوانم کردبێ. ئەگەر فاسقترین کەس و مجرمترین کەس بی إلا أن يشاء الله دنا أو بري 20 تاوان دەکەیت، ئەو پەری 10 تاوان دەکەیت، ئەو پەری 5 تاوان دەکەیت. دەیتۆ یەک جار بڵێ اللهم صل على محمد، ئەوە خوای پەروەردگار 10 تاوانت دەسڕێتەوە و ڕەشی دەکاتەوە، 10 صلواتت لەسەر دەدات، 10 تاوانیشت ڕەش دەکاتەوە. ورفعه بها 10 درجات، وخواي گەورەش 10 دەرەجە بەرزت دەکاتەوە.